قورآن دەفەرمێ والعاقبة للمتقين، دڵنیابن دوا ڕۆژ بۆ کەسانێکە کەوا متتەقی و خواناسی ڕاستەقینن. سەیری وردی قورآن کەن دەفەرمێ والعاقبة دوا ڕۆژیان بەختەوەریە، کەواتە دەکرێت ئینسانی متتەقی لە ڕێگای دوور و درێژیشیاندا هەوراز و نشێ و بەرزی و نزمی ناڕەحەتی خۆشحاڵی ئەمانەی هەموو بێتە ڕێگا، بەڵام والعاقبة دوا ڕۆژی ڕاستەقینە بۆ ئەو کەسانەیە کەوا متتەقی و خواناسی ڕاستەقینن. چێ متتەقیە؟ والعاقبة للمتقين چێ دەگرێتەوە؟ پەروەردگار لە سوورەتی الذاریات لایەتی 15 دەفەرمێ إن المتقين في جنات وعيون، ئەو کەسانەی کەوا متتەقین، ئەو کەسانەی کەوا خواناسی ڕاستەقینن لەناو باخ و باخاتەکانی بەهەشتان. لەناو ئەو باخ و باخاتانەی بەهەشتا چەندەها عیون کانی و سەرچاوەی گرنگ و گەورەی ئاوی تێدایە. ئەم کەسانە آخذين ما آتاهم ربهم إنهم كانوا قبل ذلك محسنين، ئەو دەست و دیاری کە پەروەردگار بۆی دیاری کردوون زۆر بەڕێزەوە وەری دەگرن، بەڕێزەوە پەروەردگار پێشکەشیان دەکات. کۆمەڵە سیفەتیان هەیە متتەقیەکان، ئەوانی کەوا لە بەهەشتا حەساوەن دەچنە ڕیزی متتەقیانەوە. كانوا قبل ذلك محسنين، پەروەردگار دەفەرمێ ئەوانە لە زەمەنی ژیانی دنیای خۆیاندا محسنین زۆر چاکەکار بوون، بەخوا بە پارەیان، بە ماڵ و سامانیان، بە عیلم و زانیاریان، بە قەدر و حرمەتیان لەناو کۆمەلگادا بە نوسح و نەسیحەت و زمانی خێر و ئامۆژگاریان خێرکەر بوون، دەستی خێریان هەبوو، خێریان بڵاو دەکردەوە، خەڵکیان لە شەڕ ڕزگار دەکرد، خەڵکیان بە خێر ئاشنا دەکرد، خەڵکیان لە چاو بە فرمێسکیەوە دەکرد بە زەردەخەنە، لە بێماڵیەوە دەکرد بە خاوەنی ماڵ، لە نەزانینەوەدایان هێنانە سەر ڕێگا ڕۆشنەکەی زانیاری و عیلم و زانست، خەڵکیان لە نەزانین ڕزگار دەکرد لە کۆیلایەتی بۆ ئازادی خوازی، بە نوسح و نەسیحەتی جوان لە شەڕانیەوە دەیان کرد بە ئینسانێکی ئاشتی خواست. ئەو کەسانە کان و قبل ذلك محسنین، ئەوانە پاداشتیان لای خوای پەروەردگارە و لە قیامەتە کلیلی بەهەشتیان دەدرێتێ.